بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. ئومێدەوارین ئینشاءڵڵا ئەم هەفتەی کە بەمڕۆ تەواو بێ مانگی ڕەمەزان هەفتەیەکی تەواو بێت، خوای گەورە لەناو لیستی ئەوانەی کە ڕەحمی پێکردوون ناوی ئێمەش نووسرابێ ئینشاءڵڵا. و خۆشحاڵم لە ڕۆژێکی ئاوا مبارەک و لە خزمەت کۆمەڵێ برا و ئازیز و خۆشەویستی ئەم کەناڵە ئازیزە و میوانە بە ڕێزەکانمان و لە خزمەت برای ئازیز و خۆشەویستم جەنابی مامۆستا سالار جارێکتر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە و خوای گەورە دەقە بە دەقە و سەعات بە سەعاتی تەمەنی پێبەخشینەوە و ئێمەش سوپاسی و بەخشندەیی پەروەردگاری درۆڤانمانەکەین. مامۆستا سالار سەلامی خوا لەبێ. سڵاو لێبێ یا شێخ بەخێر بیتەوە. هەر بێەوەی بن تەڵەن هەمیشە کە تۆ نابیت بێتۆیمان پێوە دیارە بێ هەر بمێنی بۆمانی بینەرانی عەزیز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. هەوڵەدەین ئەمڕۆژ وەکو یا شێخیش فەرمووی پرۆگرامی ئەمڕۆمان چەپکە گوڵی گوڵستانی نووری عیرفان و فەرموودە و ئاەتە پیرۆزەکان پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین. وەک هەمیشە سەرەتای بەرنامەکەمان ئەچینە لای قورئان خوێنی ئازیز کە بەرنامەکەمان منەوەرتر بکە بە قورئانی پیرۆز. مامۆستا بیلال بەخێر بێن. فەرموون کاتە دەینە بەڕێزت قورئانی پیرۆزمان پێشکەش بکەن. بەخێر بن. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى
يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. إخوة جزاك خير باتو موصى جزاك الله سكان خوش بين هرب مين كاكا بلا هر زلال بهم موصى سر تشيب كين يعني والله بيش برنامجك وتشتكم حاصل لسر صورة يونس هلا ياسين أو خم نمتك هذاني وتم يونس وتم يوسف دعي وتم ياسين آخر لو بيناتي ما بو آخر يا أخوة والله حظك يجوا بيستوي خوش حالم طبعا فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم زور لسر سورة كاني قرآن هي يكيك لو سورة أنا سورة ياسين كا ترغيبي كي زور يعني هلاني كي زور هي فرمودگانی حضرت رسول الله صلى الله عليه وسلم درباري سورة ياسين يكيك لو فرمودانك زور مشهورة كا فرميت ياسين دڵی قورآنە دڵ ئیشی چییە ماوەسە سەرار دڵ ئەو هەموو خوێن و چالاکی و گەرم و گوڕیانێرێ بۆ جەستە جا سەرنجێکی جوان هەیە لە سەر ئەو سوورەتە یەکێک لەوانە ئەوەیە مادەم یاسین دڵی قورآنە یعنی زین و دەکاتەوە یعنی نایڵێ بمریت گەشت پێدا بۆیە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا تابعین ڕۆژانە سوورەتی یاسینیان خوێندووە هەفتانە زۆر چونەتە خزمەتی بۆ نمونە بەنیەتی ڕەسەق بەنیەتی ئیشێکە خوا بۆیان ئاسان بکە بۆی ئاسان کردوون بەنیەتی سەفەرێک کە ویستیانە بیکەن بەنیەتی زۆر شت سوورەتی یاسین خوێنراوە یەکێک لەو شتە زۆر جوانانە لە سوورەتی یاسینە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئێوە یاسین بخوێنن بۆ مردووەکانتان ئایا بەسەر مردووەکانتان یا پێش مردنیان یا دوای مردنیان کە ئەکرێت لە هەردوو حاڵەتەکەشا بخوێنرێ ئەوی شەوەیە کە سوورەتی یاسین زۆر جارەها کە لە قەدیمی خۆمان زۆر خەڵ ئەوەی جێبەجێ کرد کە کەسێک ئەگەیشتە گیانەڵا ئەیان و بەشکم یاسینێکی بخوێنی کە هات یاسینەکەی خوێند ئیتر یا خۆی گەورە شیفایەدا یا کۆچی دواییە کرد و بۆ جۆرە بوو سڕی ئەم سوورەتە مادەم دڵی قورئانە دڵ لەو کاتا بۆ نەخۆش لەو سەرمەرگان زۆر پێویستە دڵ نەک لایەنە گۆشتینەکەی ئەو دڵە زیندوی کە بیناسێنێتەوە بەخوا بیری نەچێتەوە شەیطان زەفەری پێنەبا ئەم ڕۆحەی بە جوانی تەسلیم بکا لەگەڵ سوورەتی یاسینا بڕوا لەبەرەوە ئەم دڵە چەند زەرورە لەو کاتی سەرمەرگا فرێ ئینسان بکەوێت یعنی ئینعاشی بکات زینی بکاتەوە بۆ ئەو دنیا حازری بکا بیاتە دەست مەلایکەکان لە ڕۆ ئیمانیەکە بکاتە سوورەتی یاسین زۆر زەرورە ئێمە زوو بچینە خزمەتی وە کورتیشە بە سەلار توانرێت لەبەرکرێ ئەتوانێت حتا یەکێک لەو پیاوانەی کە ئەزمموی نزیک بوونەوە لە مردنی بینیوە قسەیەکی جوانی کرد لە بەرنامەکەیە لای من هەیە تۆمار کراوەکە کوڕەزایەکی بۆی گێڕامەوە باسیەوەی کردوتی من باپیرم 40 دانەشە و بێهۆش بووە هەر هیچ هۆشی نەبووە کاتەش خۆی عاش نەبوو هیچ نەبوو خەڵدانیشتۆ بە دیارە تا بمرێت یا خەبەری بێتەوە دوایەوە کە هۆشی هاتۆ یەکسەرتی زۆرم برسیە چشتەوە هیچی نەخواردووە ئێتە چۆن ماوە سبحان الله هەر ئاویان کردو بە دەمی و ئەمانە بەس خۆشی هیچ نەبووە وتی کە هاتۆتە وتێتی وەڵڵاهی من خوا لەو دنیا محاسبەیەکی زۆر قورس کرام لە هەموو شوێنەکە سوورەتی یاسین فریام کەوت یاسینی زۆر خوێندوە ڕۆژی 3 جار سوورەتی یاسینی خوێندەوەم پیاوە جا مەبەستەکەمانەوەی ئێمە ئەم سوورەتانە هەرێکیان خصوصیتێک و تایبەتمەندیکی خۆی هەیە جاری وا هەیە کەسەکە بە تەجروبە و بە ئەزمموی خۆی پێکا یا بە ئەزمموی کۆمەڵێ زانا و وەکو باسمان کرد سەحابی فەڵسم کە بۆ گەیشتون ئەم سوورەتە چەند تەسیلات و ئاسانکاری بۆ کردوون کاتێ بۆ نیەتە خوێندوانە جوانە دەست خۆش یا شێخ ئینشاءالله هەوڵەدەین ئەوە هەموو مسلمانان تەواوی قورئان هەمووی بەرەکەتە ئینشاءالله ئەوکو بەڕێزی شوباسەکە سوورەتی یاسین لە ناویانە جایا شێخ تەوەری ئەم ڕۆمان باز دە پاداشی فێربوون و خوێندنی قورئانی پیرۆزە بۆ بابەتە میوانداری زۆر بەڕێز ماوەسا دلێر حەمەکا کە برامان کردووە ماوەسای عینی ماوەسا گیان فەرموون عليك السلام ورحمة الله شيئا خير الله يقواتن لي السلام عليكم السلام عليكم فرمون ما وصلت سد دەست پێ بکە یا ئەم پیاوانە شتێکمان پێشکەش بکەن وی ئیسراحەتە بێن و ماوەسا ماوەسا گیان بەخێر بێن ئەگەر پێت باشە بەڵانجا تۆ فەرمایشی تۆ چی بێنەرەوەیە قوربانم کاکە میران
عليكم السلام ورحمة الله. ئێوەش بەخێر بێنەوە کاکە عەلی ڕەزاگیان یاخوا بەخێر بێن. ئەو هەموو شتە جوانەتان پێشکەش کردین بۆ دایک بۆ باوک. تایفەتان زین و کردەوە کاک. بەدڵنیاییەوە. ئەمڕۆ چیمان پێشکەشەکەن دەست پێک؟ ڕێز و حورمەت انشاءالله وڵا لە خزمەتان هاین ستایشێکی خۆی تبارەک و تەعالا وەکو مەقامێکم انشاءالله سڵام و سەڵاواتە لەسەر پێغەمبەری خۆش انشاءالله صلی الله علیه وسلم. قديم مطلقا قديم مطلقا قديم مطلقا قديم مطلقا يا قائم بذاته قديم مطلقا حي بزوال قيوم برحاق نقار دينا قشنوطا أزرق لا موت بشريكي بناي بموت يكتاي بنزيل بخيش وبيوت واجب الوجود منزه جعيب عاري جختا منشي رقم سنجي إنشاء شادي وشو بپرواز تعني جتعني قروي تحت وفوق بخشندي مراد بباك جتانا ناز كيش زمري خويش وبقاو بو حق زوتتي صفاتا باعثي إيجاد كل ممكنات بندي كم ترين معصية بارا فريفتي شيطان شو مبتكاو باو لطف فضلتي الله يا بو دسقير توبو يرنقنا صاحب تقصير تا يوم الممات نقح داري مكار على جزامان شرم ساريم يا حي كسنتو هريك سنيا شنتون عالم الله 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 فرياض رسنيا لطفت بجمال عفوت عزيما رحمتت بشوق
عتاوت عميما بمثل شريك تاك تنياني نقاورا ديناقش دار دنياني صلوات سلامي حق لسر فخري بشر به بقد علم حلمي را صلوات بو پیغمبر به صلوات سلامي حق لسر فخري بشر به بقد علم حلمي را صلوات بو پیغمبر به آي بفيزي به لبو إمام الهدى وتقيمي سعدا صلوات سلامي حق لسر فخري بشر به الله الله لقد علم حلمي رايب صلوات بغمر به قسم راست بناسيني تو بشر أقا بخدا صلوات سلامي حق لسر فخري بشر به الله الله لقد علم حلمي رب صلوات بغمر به في طاسينا ناوي طه وياسينا وصف في طاسينا ناوي طه وياسينا سي جزئي قرآني حق خلاط هو بغمر به صلوات سلامي حق لسر فخري بشر به الله الله فقد علم حلمي رب صلوات بغمر به قربان بوچي رنجاي شيبو قوشي قوما جاري رحمة بعزيز تخواب الكعبة ملاوى أري قرباننا وتبم يا نبينا وتقرانا بخوانا ببرزيتو عزيز آرامي دلانا صلوات سلامي حق لسر فخري بشر به بقد علم حلمي رب صلوات بغمر به شملت خوابي هنا بوي نسيم لا مدينة سرو مالو عمرو يا عيدلر يا أمدينا يا رب لا ذر مصطفى رجاء من فرمورا بمال بخشى لا
صلى الله عليك يا رسول الله. عقب خير بيننا وخوازات ما عندنا بيت خواهی پاداش واتو ساشين خزمتي جنابي ما وصاد لير حما كاكبرام ما وصيان مانجي رمضان خوي تلمانجي قرآن پاداشتي فيربون خويندني قرآن بيروز هل غيري مانجي رمضان شام يعني الحمد لله سد گنجانی سمان کچان و قرآنی سمان زور چالاکن لا خوێندنی قورآن لە بەرکردنی قورآن و پاڵنەری زۆر باشێ بووی کە قورآن بخوێنرێت ئەجر و پاداشتی ئەمە و فێربوونی قورآن چیمان پێدات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم اجعل القرآن ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وذهاب همومنا. السلام ورحمة إخوائي ولا جنابتان لوانيك أمام بينن بابتك وتورك بابتك زيندو براسي شكا وكو جناب الفرمود مانجي رمضان هرخوي بوخوي مانجي دابزين القرآن كإما باز لأجر باداشتكي أكين باز لأجر باداشتي كتابك أكين ك هوالي خبر وهوالي بيشو من بيدا ئەوانیشی کە ئێشتا نەهاتووە چونکە جیاواسی لە هەموو کتابەکانی تر و باز لە کتابێک ئەکەین کە بەڕێزترین کتابە و بە بەڕێزترین مەلیک و پاشا کە خودای گەورەی هێنراوەتە خوارەوە لە بەڕێزترین شوێنە و لە بەڕێزترین ئەشکەوتە و لە بەڕێزترین زەویە و پاشان بۆ بەڕێزترین نێدراوی خوددا کە محەممەد المستەفای صلی الله علیه وسلم یعنی بەکوی گشتی کە ئێمە باز لە بابەتی قورئان ئەکەین فێرکردنەکەی جارێکە باز لە کتابێک ئەکەین کە زۆر جیاوازترێکە لە هەموو کتابەکانی تر جیاوازیەکەیتی و کاتێککە باز لەم کتابە ئەکەین جیاوازەکەی لەوایە کە ئەگەر بۆ سەر شاخەکان تا بەڵزیا شاخەکان نیان ئەتوانی بەرگە بگرن لو أنزلنا هذا القرآن على جبل رأيته خاشعا متصدعا من خشية الله أو ترسێکی تعظیمی گەورەیە بۆی کە مرۆڤ ینی شاخ لە گەورەی خودای گەورە ناتوانێت بەرگەی قورئان بگرێت مرۆڤ هەڵی گرتووە بۆی ئێمە باز لەو قورئانە ئەکەین کە ئەوەندە گەورەیە شاخەکان بەرگەی وەرگرتنی ناکەن و ئێمە باز لە قورئانێک ئەکەین باز لە کتابێک ئەکەین کە ئینسان بە خوێندنەوەی دەبێتە هۆکاری شەفاعەت وەرگرتن بۆی لە ڕۆژی قیامەتە ئەوەی کە مرۆڤ لە دنیا ئێستا هەوڵی بۆ ئەدا تەبعەن کە مرۆڤ گوناحبارە یەکێک لەو هۆکارانەی کە وەرگرتنی شەفاعەتە لە ڕۆژی قیامەتە کە ئەو ڕۆژە خوددا خۆی لە قورئانەکە کە وەسفیەکە ئێمە باسیەکەین کە هیچ شتێک فریای کەس ناکەوێت ماڵ و مناڵ فریاد ناکەوێت هیچ شتێک نییە ئیلا ئەوە نەبێت لە ڕۆژی قیامەتە شتانێک شەفاعەتت بۆ ئۆکایەکێک لەوانە ئەو قورئانەیە جا ئەوەی کە ئەی خوێنێ ئەوەی کە گوێی لێ ئەگرێ هۆکاری وەرگرتنی شەفاعەتە بۆی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بەر ئەو شەفاعەتی خۆی مامخا بەهۆی قورئانەوە بێت یاخود بەهۆی ئەو گەورەی محەممەد المستەفاوە بێ صلی الله عليه وسلم قورئان ئەوەیە کە جیاوازیەکەی لەوایە کە ینی بە خوێندنەوەی ئینسان عیبادەتی پێ ئەنووسێ بە جیاواز لە هەموو کتابەکانی تر مرۆڤێک ئەگەر ڕۆژانە دە کتاب بخوێنێتەوە علمی زیاد ئەکا وەکو دنیایی بەڵام کە ئەوەش خراپ نییە بەڵام ئێمە قسەیمان لەسەر پاداشتی قورئانە هەم دنیایی هەم قیامەتیە پاداش وەرئەگرێ ئەو کەسەی کە قورئانە خوێنێ وەکو پێغەمبەری خوا سەڵڵەڵاهو خۆشەویستمانە فەرمێ قورئان بخوێنن چونکە ئێوە هەر بە کەیلوشەیەکی دەخێتان بۆ نووسێ و هەر چاکەیەکیش بەدە چاکەیە کەواتە ینی لە حەدیسەکەی ترا کە ئەفەرمێ حتا ناڵم ئەلیف لام میم حرفێکە بەڵکو ئەلیف حرفێکە و میم حرفێک و لام حرفێکە بۆ ئینسان سی چاکەی بۆ ئەنووسرێ کەواتە لە ضمنی ئەمانە کەمە باز لەم قورئانە گەورە ئەکەین لەوەی کە کەسێ قورئان بە جوانی ئەخوێنێتەوە پێغەمبەری خوا سەڵڵەڵاهو عەلەیهی وسلم وەسفیەکە کە ئەفەرمێ ئەمانە لەگەڵ مەلائیکەتە بەڕێزەکانن ئەوانەی کە قورئان جوان ئەخوێننەوە وەکو ئەم مامۆستا بەڕێزانە و خەڵکانێکی تری جەنابتان ئاسایی کە قورئان ئەخوێننەوە پلەیان وەکو پلەی مەلائیکەتە بەڕێزەکان وان لە هەمان کاتە ئەو کەسانەشی کە قورئان ئەخوێنن وەکو حەدیسەکە ئەفەرمێ تعتوینی بۆوەکە و مەشەقەی لەسەریەتی قورسە بۆی کە قورئانەکە ئەخوێنێتەوە خۆشەویستمان پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم دوو ئەجری هەیە یعنی ئەجرێکی ئەوەی کە خۆی فێرەکە ئەجرێکی کە ماندوو بووە کە ماندوو ئەبێ پێوێ کەواتە قورئان ئەوەندە گەورەیە ئەو کەسەی کە تێیێت ئەو کەسەی کە داغڵی ناو قورئان ئەبێ هیچ کاتێک ناتوانێت لێی دەربچێت وازی لێ بهێنێ لەبەر ئەوەی ئەوەندە لەزەتی لێوەرەگرێت قورئان ئەوەیە کە
خی گەورە پێمانە فەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب دڵەکان پێی هێور ئەبێتەوە پێی ئارام ئەبێ و هیچ کاتێکیش نەبووە هیچ زکرێک لە قورئان گەورەتر بێت وەکو زکر بۆیە ئەگەر ئێمە ئێستا گەر شتێک بڵین باسی مرۆڤ بکەین مرۆڤ پێکهاتی مرۆڤ ئەگەر دیقەت بدەین لە دووشت پێک هاتووە مامۆستا پێکهاتەیەکیان ڕۆحە پێکهاتەیەکیان جەستەیە ئەم دوو مرۆڤ ئەم دوو بەشە بەشێکیان لە ئاسمانەوە هاتووە کە ڕۆحە بەشێکیشیان لە زەویەوە هاتووە کە لاشەیە بەو واتایی ئەگەر مرۆڤێک وا بڵین ئەگەر مرۆڤێک ماندوو بێ زۆر لە ناخە خەفەتبارە ناڕەحەتە ئەگەر بڕوە لە جیاتی ژەمی خواردن سەد ژەم خواردن بخوا هەستەکەی ڕۆحی ئیسراحەتی نەکردووە لەبەر یەک شتە لەبەر ئەوەی خۆراکی ڕۆحی خۆی پێنەداوە بە هەڵە خۆراکەکەی پێداوە بە پێچەوانەشەوەگە مرۆڤێک لاشەی ماندوو بێ برسی بێ ئەگەر بڕوات چەنەها زکر بکە هەر تێر نابێت لەبەر ئەوەی ئەم دوانە هەردووکیان بە هەڵە پێیدراون قسەکە لەسەر ئەوەیە ئەم قورئانە ڕۆحی ئینسان ئاسوودە ئەکا لەو ڕۆحەش مادەم لە ئاسمان دروست بووە ئیلا ئەبێ خۆراکی ئاسمانی پێ بدەی لاشەمان مادەم لە خۆراکی لە زەوی دروست بووە لە خۆڵ دروست بووە ئەبێ خۆراکی بەم ئەو زەویی پێ بدەین کە لە زەوی چی دروست بووە کەواتە قورئان یەکێکە لەو شتانەی کە دڵەکانمانی پێ ئاسوودە ئەکا دەمان خاتە ناو ڕۆحیەتێکەوە کە ئیتر ئێمە هەموو کاتێ هەست بەوە بکەین کە مرۆڤین هەست بەوە بکەین کە ئاسوودەین لە ژیانە بۆیە قورئان ڕۆحمان ئاسوودە ئەکا و قورئان گەورەترین زکرێکیشە کە ئینسان بتوانێت بیخوێنێت و ئیسفادەی لێ بکە ئەو کەسانی کە قورئان ئەخوێنن و دەست بە قورئانەوە گرن یاخۆ خۆیان فێری قورئانەکەن یەکەم شتێک کە زۆر ئیسفادەی لێکن لەو ئەو کەسانە ئەوانن کە خوددا لە فیتنە ئەیان پارێزێت لە فیتنەی ئەم سەردەمە ئەیان پارێزێت چونکە وەکو ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ئەفەرمێ گوێم لێ بوو پێغەمبەری خوا سەڵڵەڵەهو عەلەیهی وسەلەم فەرمووی سەردەمانێکی فیتنە دێن کە وەکو چۆن ئەڵەی زۆر ناڕەحەت لە شەوی تاریکە ئاوەها بەو ڕۆشنایی چۆن دێ بە شێوازێکی ئاوەها ئەوەندە فیتنەکە گەورەیە فوتیان ئێمە چی بکەین لەو کاتە لە کاتی فیتنە فەرمووی بڕۆن بۆ لای قورئان دەست بە قورئانەوە بگرن کەواتە مرۆڤ ئەپارێزێت لە فیتنەی لە ناڕەحەتی لە گەورەترین فیتنە ئینسان خدای گەورە ئەو بەهۆی قورئانەکەەوە دەیپارێزێت قورئان ئەوەیە کە مرۆڤ ئەکاتە خەیرترین بەشەر ئەیکاتە باشترین بەشەر لەوەی کە پێغەمبەری خوا ئەفەرمێ خەیرۆکم من تعلم القورآن وعلمه يعني ئەمە جا کێش ئەم وەسفەی کردووە مرۆڤێکی ئاسایی نییە کە ئەم وەسفەی ئەو مرۆڤە ئەکات بەڵکو محەممەد المستەفا و وەسفی کەسێک ئەکا کە قورئان ئەخوێنێ صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ باشترینتان ئەو کەسانن کە قورئان فێر بوون و خەڵکیش فێری خەڵکی قورئانەکەن لەبەرەوەی بۆ ئەبیتە باشترین کە سوور کە تۆ ڕێگەی نەجات پیشانی خەڵکی ئەدەی لە قورئانە هەرچی کێشە هەیە ئەگە مرۆڤ بۆی بگەڕێتەوە ناو قورئانە پێی حەل ئەبێ هەموو ئەخلاقە جوانەکان کە قورئان کە فێری گەنجی ئەکات قورئان ئەخلاقە جوانەکان فێری گەنجەکە لەوەی کە واز لە حرام بهێنێ بەرەو لای حەڵاڵەکان بێت بە عمومەن ئینا ئەگەر دانە باز بکرێت لە ناو قورئانە زۆرەکە قورئان گەنجەکان فێری ئەخلاقی جوان ئەکا حتا بۆتە حەکەمێک بە ئینسافی لە بینی مرۆڤەکانە حەکەمێکی بەو شێوازە زۆر باش ئەکات مامۆستا یا شێخ لە ناسری سوبحانی لە کتێبی تەوبەیە 3-4 ساڵ لەمە پێش خوێنمەوە شتێکە هێنێ زۆر پێم جوان بوو کاڵێ قورئان خوێندن یان فێربوونی فەزڵ نییە سەرەتا فەزڵ لەوە دەست پێکە تا چەند ئیش بە قورئانەکەکەی تۆ قورئانەکە فێربووی ئیشی پێنەکەیت لەسەر دەبێتە تاوان کاتێک لە قورئان شارەزا بیت و پێچەوانی قورئانەکە بکەیت لەسەر دەبێتە گوناح جا فەرمایشتەکەی ئەوە بوو ئەمە لێرەوە بیکەمە پرسیارێک تا چەند پێویستە ئێمە هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەوەی قورئان داوامان لێکە ئێمە لە پراکتیکەی ڕۆژانەمانە لە هەنگاوەکانمانە لە هەڵس و کەوتەکانمانە لە گفتار و قسەکردنەکانمانە وێنای قورئان دروست بکەینەوە خۆی هاوڵە بە ڕێزەکان ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێبێ بەم شێوازەی ئێمە نەبوون ئەگەر لە ڕۆژێکا ختمی قورئان بکەن بە تەواوەتی نەبووە بۆ شێوازێک ئاوا بە تایبەتی لە سەرەتای دروستبوونی لە سەرەتای وەحیە ئاەتیان وەرگرتووە
ئێتنیان کردو بە دوو ئاەت گەڕاونەتەوە هەتاکۆم ئاەتە جێبەجێ بکەن ئەم حەقیقەتە ئەگەر دروست بێ بۆ ئێمە خۆی قورئان بەعام ئێمە باسمان کردو کە عیبادەتە ئینسان بیخوێنێتەوە بەس بۆ تاکی خەڵکەکان بۆ خەڵکێک فەرقەکە کە شارەزای تەدەبوری تیا بکە و تیا ڕابووەسێت چونکە قورئان هەموو حەلی مەشاکیلەکانمان بۆکە هەتا یەکێک لەو ئافرەتێکی بەڕێزە کە لە قیسەکانە باس کرا لۆ کتێبێک کە القورئان غەیڕەت حەیاتی باسی نمونەیەک ئەکا بەمەسمان لە پرسیارەکەی وەکو وەڵامێک بۆ پرسیارەکەی جەنابەت ئەفەرمێت زیاتر لە 3 دانە ساڵ من بە دوای دەرمان ناگەڕام بۆی کە حەملم بێ نەتواندرا کە حەمل بۆ بێت چەنەها دکتۆری بەڕێزم کرد هەتاوەکو لەناو قورئانە سیرم کرد لە ئاەتێک تەدەبورم کرد ورد بوومەوە ئەو ئاەتەش ئەوە بوو کە خوا ئەفەرمێ لە خەلق السەماوات والأرض أكبر من خلق الناس ولكن أكثر الناس لا يعلمون بەڵێ بیرم لەم ئاەتە کردەوە باشە ئەم ئاەتە خوا ئەفەرمێ دروستکردنی زەوی و ئاسمانەکان و زەوی لە لای خودای گەورە زۆر گەورەترێکە تاوەکو مرۆڤ دروستکردنی مرۆڤ هەر زۆر ئاسانە کەواتە بۆ من دوعایە لە خوا دەکەم بلەی بپاڕێمەوە خودای گەورە خەڵقی مناڵەکەم بۆ بکە یعنی ئەم تەدەبورە لەوەی کە تۆ بیر بکەیتەوە یعنی لە ئاەتێکا تەدەبوری کردووە ئەڵێ دەست بەرزەکەم و بەلای خوای گەورە لەوەی کە خوای گەورە حەملم پێ بداڵێت چەند ڕۆژێکی کەمی بر خوای گەورە حەملەکەی بۆ دروست کردم وەکو سپاسگوزاری بۆ خوای گەورە چەند شتێکی کردووە لێرە ئەگەر یەک تاک بە تاک مرۆڤ کاتی قورئان ئەخوێنێتەوە بیل لەوە بکاتەوە من زۆر جار باسم کردووە حتا لە نوێژە مامۆستا زۆر جار دانیشی لەگەڵ گەنجەکانە باسی وەکەڵم وەرن کاتێکە نوێژ ئەکەن لە سورەتی فاتحە تێ بگەن سورەتی فاتحە عەریزەیە یعنی عەریزەیە کە تەقدیمی خوایەکەی جوانترین عەریزەیەکیشە قەنەعەتم وایە هەتا ئێستا هەرچی لەسەر زەویە خەڵک عەریزە ئەنووسێ بۆ لای کەسێکی دەسەڵاتدار لە سورەتی فاتحە وەری گرتووە لەبەرەوەی سورەتی فاتحە بە حەمد دەست پێەکە لە دوای ئەوە بە ئیترافکردن بەوەی کە من عەبدی تۆم بەوەی کە من هەر لەگەڵ توام هەر عیبادەت بۆ تۆ ئەەکەم و پاشان ئەمجا داواکردنەکە داوات لێکم هیدایەتم بە بۆ سەر ڕێگەی ڕاست و ئەو بمخەسەر ئەو ڕێگەی ئەو کەسانی کە پیاو چاکن لە پیاغەمبەران و شەیدان و ساڵحەکان نەمخەیتە سەر ڕێگەی گومڕابووەکان ئەمجا لە دوعاکەکە گەورەترین عەریزەیە ئەگەر مرۆڤ بە تەنها بەس لە سورەتی فاتحە لە قورئانە تێبگا کاتێک کە نوێژ ئەکا ئەبێتە ئەو عاشقەی کاتێک کە ئەگەر خەڵک بە بەردەمیشیا بڕوا هیچ پێی نازانێت لەبەر ئەوەی چۆتە ناو ناخی قورئانەکەوە بۆیە بە تەئکید لەسەر ئێمە هەمومان وا پێویست ئەکا مرۆڤ لە قورئان تێبگات کاتی خوێندنەوەکەی لەزەتی زیاتری لێ ئەبینێ و بیکاتە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی کردوویەتی ڕەوشتی خۆی چی بووە کاتێ پرسیاریان لێ کردووە فەرمیانە کانە خولق القورئان هەرچەندە ئەوە کەسێکی تایبەت بووە بەڵام ئێمە ئەتوانین چمکێکی پیاغەمبەر ئەو بەشە بگرین چمکێکی بگرین کە هیچ نەبێ تەدەبور لە هەموو قورئانانەکەین بابین تەدەبور لە 10 ئاەتی قورئانا بکەین ئەو کاتە خوێندنی قورئان بە تەدەبور و لێ تێگەشتنەوە یعنی بڵێن تەدەبور ئەوەیە کە ئینسان بە خاوی قورئانەکە بخوێنێتەوە لێ تێبگا بیری لەوەکو چۆن ئەم ئافرەتە وتێتی باشە جا دروستکردنی ئەرز و ئاسمانەکان لای خوای گەورە گرانتر بێت لە چاو دروستکردنی مناڵێکە کەواتە ئەمە هیچ شتێک نییە بەم قەناعەتە گومانی باشبردنە بە خودای گەورە جەلە جەلالوه ئێمە حتا ئەگەر ڕێزگرتن لە قورئان بەشێکی تر بێت لە بابەتەکەمان بۆ نمونە من ئەگەر نمونەیەکی زیندوو بێنینەوە زیندوو مامۆستا ئێمە ئەو مزگەوتەی ئێمەی کە تیاین پیاوێکی بەڕێزی تایە قسم لەگەڵا کوتم خوێنەوەیکی خوێنەوەی شتێک نییە یەک ئیشەکە لە ناو مزگەوتە ئەو ڕەفانەی کە دامان ناوە لە بەشی پێشەوە مێزێکی وەکو ئەمانەوە قورئان یەخرێتە سەر هەموو ڕۆژێک چەند فەرز ئەوەندە جارێت ئەو ڕیزی قورئانان ڕێک و پێکەکاتەوە چاکێکە وتم بۆ واکەویتی من قورئان نازانم بیشی خوێنمەوە ئەوانەی کە خوێنەوە ئینشاڵڵا بەهۆی ئەوانەوە خێری من بنووسێ مامۆستایەکی بەڕێز لەگەڵمانەیە مامۆستا عەبدوڵای قاڵی جوێی سەر لێرەوە خوای گەورە پاداشی باتە ناو مزگەوتەکەمانەیە ئەو پیاوە بەڕێزە یەت هەموو ڕۆژێک یەت قورئانەکە بۆ مامۆستا ئەهێنێ قورئانەکەی بۆ دائانێتەوە وت مامۆستا بۆ واکە وتی لەبەر ئەوەی ئەڵێ خوێنەواری منیەت خوا مەشکم بەهۆی ئەوە خێری قورئانەکەی کە تۆی خوێنی بۆ منیش بێ ئەم ڕۆحیەتە لەوەی کە تۆ بتەوەکو عیبادەت سەیری قورئان بکەی یعنی ئەوە شتێکی زۆر ینی نمونەیەکی جوانە و ئینسان بەو شێوازە دەست بۆ قورئان ببا وەکو عیبادەت سەیری بکە طبعا خوای گەورە ئاگای لەوەیە و بە تەئکید خوای گەورە بۆی ئەنووسێ بە تەئکید هەر یەکێک لە ئێمە
وا پێویست ئەکا ئەشتوانی بڵین وا واز بە بۆ مسلمان ئەگەر قورئان زۆر لەبەر نەکەین ئەوەی کە لە بەرمانەتیە بێتە بەرجەستە و لە ناو لاشەم لە ناو ماڵ و مناڵمانە لە ناو خزم و کەسوکارە بەرجەستەی بکەین بە تەئکید دەبینە بەشێک لە قورئان بەشێک لە قورئان و تەفسیری قورئان نەکەین من زۆر جار وتومە مرۆڤ لەسەر دنیا مرۆڤی ژیر و عاقڵ و مسلمان خۆی بۆ خۆی تەفسیری قورئانە تەفسیری قورئانەکە بە عەمەلی بەلاشە بەسەر زەویە ئەڕاو دەبێتە بەشێک لە تەفسیر بۆ قورئان قورئانی پیرۆست مەوەسا طبعا مەوەسا لێر مەوەسا سەرار ئەو نمونەی ئەو پیاوە کە هێناتەوە مەوەسا قورئان نافەرمێ فاتقوا الله يعلمكم الله تۆ خاوەنی تەقوا بە خوا شتانێکە فێرەکە ڕەنگە تایبەت بێ بە تۆ هی هەموو کەس نییە جا قورئان مەوەسا سەیرەکەین وەکو چی وایە تەشبیه نەبێ وەکو کۆشکێکی زۆر جوانی گەورە وایە هەر ئەوەنە تۆ داغڵ بەم کۆشکە بوویت وەک سفرەیە وایە کە پڕپڕ لە نیعمەتی خوا کە داغڵ بەم سفرە بووی ئێتە زۆر چاو ناچێتە سەر سفرەیە کە قەرەباڵغ نییە کە جوان نییە چاو ناچێت سەر خانوویە کە بچووک نییە ناتوانانی لی بیتە دەرەوە ئەو نەهاتنە دەرەوە ئەوەیە ینی ئینسان والیەکە حتا مەوەسا قورئان دیقەت بی کە قورئان زۆر گرنگی نایە بە سەردی قیسە خۆیسە قیسە و چیرۆکی حەزرەتی یوسفمان بە دوور و درێژی و باسەکە بەس ئەو درێژی نییە کە لە تەوراتە هاتۆ تەورات باس لەوە ئەکایە لە ئینجیلا باسیەوە ئەکا کە حەزرەتی عیسا حەزرەتی یوسف عمری چەند بوو خراوە بیرە کە تەمەنی چەند بوو برا بۆ فڵان شوێن کەی بوو بۆ قورئان باس لەمانە ناکە هەر لەو سوورەتی یاسینەی خۆمانە نافەرمێەوە جاء رجل من أقصى المدينة کوا ئەو پیاوە کێ قورئان باسی شخصیتەکە ناکە باسی ئەم نموزەجە زینوەت بۆ ئەکا کە لە توات دروست بێت چونکە قورئان ئەیەوێت یعنی ئەم شتە بەردەوامیەت و ئیستیمڕاریەتی تیابێت لە یوسفە قەتع نەبێت لە موسایە قەتع نەبێت وردە وردە ئەم خەڵکە پیادەی ئەم ئاەتانی قورئان بکەن و بشنە سەر ئەو ڕێگەی چونکە ئەمە يعني منهجك نییە کە پیادە نەکرێت جێبەجێکرێت ڕۆحیەن و جەستەیەن و دەوڵەتیەن يعني هەموو شتێکی پێ جێبەجێکرێت لەبەرەوە زۆر شت لە قورئانە وەک چیرۆک نابێ سەیری بکەین يعني هەتا با چیرۆکیش بێت چیرۆک نییە ڕاست مەوەسا هەر بۆ بەرەکەتی قورئان من پێم خۆشە ئاوا پێنج خولەکێکی دەردەینەوە مامۆستا بیلال ئەویش بۆی دڵمان لە دەنگی قورئان بێت بە دڵنیاییەوە ئاو بخواتەوە دواتر یەک دوو پرسیاریکە لە مامۆستاکەنەوە ئینشاڵڵا کاکە بیلال فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت
والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما صدق الله العظيم جزاك الله كاكا بلال هەر بمێنیت دەنگە نەڕزێ دوای خێرمان هەیە بۆ دایک و باوکت کە توانیانە مناڵێکی ئاوا باش بخەنەوە لە خزمەت قورئان بێت هەر بژی کاکە بیلال یا شێخ چینۆ لای ماوەسەیان چینۆ لای وڵاهی ماوەسا پێم باشە ئەرەوەڵە با بچینۆ لای گروپی مۆلەنا بزانین خزمەت لە ئێمە چییە فەرموون لە خزمەتین دەستان خۆشە فەرمون مامۆستا جارە زوو دەستی لێوەر ناین لە خزمەتان هەستی شەکەین جەناوی مامۆستاش بە سرود و مناجاتەکانتان ئاسوودەیە زۆر مرتاحین سپاس بەخوای گەورە بە تاکید ئەگەر مرتاحی مامۆستا با تۆ نەجات بین دەستیان خۆش بێ هەم دەنگیان کاریگەری هەیە هەم سرودەکانیان لە دەرەوەی ئێرەش گوێمان لە سرودەکانتانە دەستان خۆش بێ جێ دەستان دیارە لە ناو کۆمەڵگە فەرموو کاکە میهرانجان شارێکی وازانم دکتۆر سەباحی بەرزەنجیش میوانی بەنامەیەک بوو هەر لە کەناڵی پەیام چەند ڕۆژێ پێش ئێستا قەسیدەیەکی ئەوان پێشکەشەکەم کە نووری تۆ دەبینم کە نووری تۆ دەبینم کە نووری تۆ دەبینم سەر بەسەر سوتاوی نارێکم کە نووری تۆ دەبینم سەر بەسەر
سوتاوی نارێکم ئەمن عەبداڵی تۆم بۆیە کە هەر ڕۆژەی لە شارێکم وەکو یوسف لە زندانی ئەوینا سەرفرازم من لەلام ئازادیە گەرچی لەلام ئازادیە گەرچی ئەسیری گوڵ عزارێکم ئازیزەکەم ئازیز 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 بە منداڵی ئەمن پێم نایە مەکتەبخانەکەی تۆ یا فەخری عالەم قوربان بە منداڵی ئەمن پێم نایە مەکتەبخانەکەی تۆ یا ڕەسوول الله کەچی هێشتا بە ناخێری خەریکی دارە دارێک الله 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 ئەگەر نرخ و بەهایەکم هەیە قوربان ئەگەر نرخ و بەهایەکم هەبێ بەخوا هەمووی هەر ناوەکەی تۆیە یا ڕەسوول الله کە ناوی تۆم لەسەر لاوچێ سەراپا عەیب و عارێکم ئەگەر لوتفت نەبێ قوربان ئەگەر لوتفت نەبێ قوربان ئەمن چی بکەم لە دنیادا ئازیزەکەم بەبێ تۆ شۆرەزارێکم بە تۆوە لالەزارێکم الله الله شەیدام الله شەیدای ناوی ڕەسوول الله 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 شەیدام الله شەیدای ناوی ڕەسوول الله 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 شەیدام الله شەیدای ناوی ڕەسوول الله الله
سيدي عالم محمد صلوات صلى الله عليه وسلم يا ربي دنگتان هر ئاوا ڕزاوە بە بەرەکەت بێ ئینشەڵڵا ئامین یا رب بەرەکەتەکە زۆر مهمە ماوسە بەدڵنیاییەوە ینی بەرەکەت لەگەڵ دەنگی خۆشە اینجا بەدڵنیاییەوە ئینشاءڵڵا صلى الله عليه وسلم کاکە عەلی ڕەزاش دەستی خۆش بێ تەمەن من دیقەت مەدا یەک شەوقی هەبوو تێکەڵ بوو بەناو مناجاتەکەیە ئەوەندەی دیکە شەوقەکەی بەقوترە کرد دەست خۆش بێ کاکە عەلی ڕەزا کاکە میهرە فەرموو پێشتر دوازانەوە وا قسەیەکمان کرد گفتوگویەکمان کرد پێکەوە یعنی دەف تێکەڵاوی لەگەڵ خوێن و سقانی لاوانی ڕۆژهەڵاتی ئێمە هەیە ئەنی کە مناڵێت تێ بە دنیا ئیتر هەراوە تۆزێکە کەوێتە گڕووگاڵ یەواشەواش دەفێکی بچووکی بووە سێن و یەخەنە بەردەستیەوە لەگەڵ ئەو دەفا پەروەردە بێ لەبەر ئەوەیە تێکەڵاویە سڵاو لە هەموو ڕۆژهەڵات لە پاوە لە مەریوان لە سنە لە مەهابات لە کوێتر هەمووی ڕۆژهەڵات دەستچاوتان خۆش هەر بمێنن مامۆستا من ئەمەوێت بەوە دەست پێ بکەم ئەگەر هەڵە نەبم دەوترێت چەند شتێکی کەم هەن نەکەر بە خوێندنیان هەر بە سیرکردنیان خی گەورە ئەجرە بۆ نووسین یەکێک لەوانە قورئانی پیرۆزە هەڵە نەبم دایکە دواتر بزانم کەعبەی شەریف وانە یا شێخ ئەم سیانە ینی تا چەند گرنگ ئەگەر ئەوانەی کە خوێنەواریان نیە بە ئەمەیان وا لێ بکەین کە ئەوانەی خوێنەواریان نییە هەر بە سیرکردنی پەڕەکانی قورئان هەمان ئەجریان بۆ نووسرێت ئەوە دەرهێنەری شەڵێ دوو خولەکتانمەوە بەشک ماوەسان لە دوو خولەکە بۆمان بەسەر چاو تەبعەن ڕەحمی خوای گەورە زۆرە خوای گەورە شتێکی بێت توانێت بیکە من حەزەکەی هەر بە نمونەیەک ئەوە باز بکەیت دڵیام کە خوای گەورە ئەوە ئەکا بۆ کەسانی کە نەخوێنەوارن ئێمە هەر وەکو مزگەوتەکەی خۆمان ئەو کەسی مزگەوتەکەی دروست کردووە لە شێکاک شەوزارکە حاجی کەریمە ڕۆژێکیان بەیەکەوە هاتی لە مزگەوتەکە بوون هاتمە ژوورەوە وتی جواب پێ مەڵێ مەلاگیان
وتی مەلایەن من ئەم قورئانە ئاوا ئەکەمە و دەستێکی پێ ئەهێن و سێرێکی ئەەکەم و ئیتر ماچێکەکەم و خەمە شوێنە خۆی خێر مەگا تم ئەرە وەڵا خێر زۆرەگە جا من هەر بۆ ئەوە یەک بەسەرهاتم بۆ گێڕایەوە ئەندازیار عوسمان بەسەرهاتێکە گێڕێتەوە هی کە پیاوێکی بەتەمەنەرێکی لە شارەکانی تورکیا وڵاتینەکانی کوردستانی تورکیا ئەفەرمێ دووسێ ڕەفیقی بێت لە دەرەوە هەموو ساڵێک کە یێنە ئەو شوێنەچنە ماڵی ئەو قەدەرەن جارێک کە یێنەوە سێرەکەن پیاوە ماوەفاتی کردووە بەس فریا ئەکەون ئێشتا نەنێژراوە لەگەڵ یا ئەڕۆن بۆ گۆڕستان ئەی خەرە ناو گۆڕەکەەوە تەبع هەر نازانن دیانەتەکان دیانی مسلمانیش نیە ئەو دوو نەفەرەی کە دۆست و خۆشەویستی ئەم پیاوە بەتەمەنن کە ئەچن ئەی خەر ناو گۆڕەکەەوە لەو کاتا بۆنێکی زۆر خۆشیە بەسەریانە ئەڵێ قەت بۆنی وا خۆشمان نبینێمە لەو وڵاتانە قەت ئەوەندە بۆنی خۆشمان نییە لە دوای ناشتنەکەی ئەچنەوە بۆ ماڵەوە خەڵکی لادێگرەکە خۆیان نابن خێزانی ماوە ئەڵێ هوەری ئەوەمان پێ بڵێ یاخود حکمەتی ئەومان پێ بڵێ ئەم مێردەیت و ئەو بۆ نەخۆشە چی بوو لەم گۆڕا هاتە دەرەوە زۆری لێ ئەەکەن ئەڵێ وەڵی تەنها یەک سیفەتی هەبوو زۆر دووبارەی ئەکردەوە هەڵە سێ دایکەکە ئەو خێزانەکەی ئەچی قورئانەکە لە تاقەکە هێنێڵ ئەم قورئانەکە پێشراوەتەوە لە پەڕۆیەکە ئاوا ئەڵێ ئەمەی بوو هەموو کاتێک ئەم قورئانی ئەکردەوە پەنجەی پیا هێناوی ئەی خوا ئا بەشەوایی ئەی خوای گەورە خۆ دەزای من نەخوێنەوارم پەنجەی هێنا بەسە کەلیماتەکانە ئەیبر ئەی خوای ئەمە بە ختمی قورئان بۆ بنووسە وتی ئەبجا زانیمان کە ئەم بۆ نەخۆشە خێر و بەرەکەتی ئەو قورئانە بووە کە ئاوا پەنجەی پیا هێناوە بە دڵنیاییەوە ئەو کەسێک کە نەخوێنەواریان نییە تەنها قورئان هەڵگرن دەستێ بە پەڕێکا بێنن لەسەر سنگیان دای بنێن خودای گەورە بەقەدە ئەو ختمەی کە من ئەیکەم یار کەسێکی تر ئێکا زیاتر بۆی ئەنووسێت چونکە ئەو نەیتوانیوە خۆی فێری خوێنەوارێکە بکات ئەوە کارێکە بووە پشت بەخوای گەوری ئینشاڵڵا عەنی ئەو کەسانی بۆ شێوازن ئەجر و پاداشتیان هەیە چونکە ئێمە کۆکو باسمان کرد باز لە زاتێک ئەەکەین واز لە خوایەکەین بە ڕەحمە بە بەزەی بە میهرەبانە هەموو ڕێگاکانی هەیە چەندەها ڕێگەی هەیە بۆی کە مرۆڤ بگاتە لێ خۆشببوونی خودا و بەهشتەکەی خودای گەورەش پشت بەخوای گەورە ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم ماوەسا کە بە پەنجەی مبارەکی شەق القەمەری کرد ئەو قورئانش کە پەنجە ئەخەیتە ناوی ئینشاءڵڵا هی هەر ئیماندارێ ئینشاءڵڵا شەقی ڕێگەی مەحشەری بۆ کە ژیان بخوا جا هیچ تر مامۆستا و کاکە بیلال مەحتەل ناکەین زۆر باش دواتر ئەوەندەی کاتمان ما ئیتر لەگەڵ کاکە میران و من و تۆ دوعا و مناجاتەکان ئەمێنینەوە خۆمان دەستان خۆش بێ بۆ بەرنامەکە تەمام کاکە بیلال ژیان بۆ دەنگە کاتە شەبعەتی شەڵا بە قیامەتت فاز بێ سلام بێ فەرماوەستا گیان بەخێر بێن سەرچاوەکەم خاپیسان بێت سەرچاوەکەم خواتان لەگەڵ بێ دوای بۆتەین ئینشاءڵڵا سەرچاوەکەم قوربانە بێ یا ئەڵڵا مازە سەرەر جەنابی دەرێنەر پێم بڵێ چەندمان کاتماوە مامانم زۆر باش دەست خۆش کاک عادل ئەڵێ لە 45 خواحافیزە بکەن ئێستا 32 ینی شتێکمان ماوە لەگەڵ ئەمان زۆر باش ئینشاءڵڵا چی بکەین تۆ قسێکی خۆشمان بۆ کە یام چینەوە لای وەڵا باش لای مامۆستا میران ئینشاءڵڵا ئاڵێ جارێت من و تۆ گفتگو بکەین مامۆستا زۆر جوان باسی قورئانی کرد مامۆستا سالار یعنی قورئان دەرسێکی زۆر بەلیغمان فێرەکات کە ئەویش دوورکەوتنەوەیە لە ئەنانیەت دوورکەوتنەوەیە لە شەخصانیەت دوورکەوتنەوەیە لە گروپ سازی دوورکەوتنەوەی لەوەی کە تۆ ئەچیتە خزمەت قورئان بەڕاستی ناکری ئەم بەرەکەتی قورئانەوە بەرنەکەوێت ناکری ئیسا سیرەکەین کاتێک ئەگە سوورەتی عەبەسەوە وەلا بخوێنینەوە خۆ بەس سەبەبی نزولەکەی بریتی بۆ لە عەبدوڵای کوڕی ئوم مەکتوم کە هین بووە نابینا بووە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی لەبەر سەردارەکان و گەورەکانی قوڕەیش قسەی لەگەڵ ئەوان ناکرد ئەم چکە نابینا بوو نەیبینی کە پێغەمبەر قسە لەگەڵ ئەوان ناکات پرسیاری هەبوو ئەویست جوابی باتەوە پێغەمبەر پشتی تێکرد تا بزانێ تا جوابی ئەوان باتەوە خوای گەورە 16 ئایەت
ئەرێتە خوارەوە چۆن عەبەسەوە تەوەللا ئەن جاءه الأعمى بۆ ناوی ناهێنێ مامۆستا سەلار ئەسڵ لەم قورئانە ناوهێنانی عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم نییە ئەسڵ باس لە حاڵەتێکەکە کە یەتە ناو مسلمانان تۆ مسلمانێکی من مسلمانێکم ئەویتر مسلمانێکە کابرا سەر بە گروپی تۆ نیە سەر بە حیزبەکەی تۆ نیە سەر بە جەماعەتەکەی تۆ نیە ئەهلی مزگەوتەکەی تۆ نیە بێ پشتی تێ بکەی بێت هەمیشی بکەیت مادەم ئەهلی قیبلەیەت مادەم ئەهلی ئیمانە ئەبێت تۆ ئەم سیفەتە وەربگری لە سوورەتی عەبەسەوە تەوەللا ئەم ئەخلاق و خەسڵەتە بچێتە ناو ڕۆح و گیانەکە ئاوا ببیتە قورئانی بەڵام ئێمە ئەگەر هەر بەدوای ناوی عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم و چیرۆکەکەی و بەسەرهاتەکەی گەڕاین حکمەتەکە و نەبێ زۆر جار ڕاست دەست خۆش یاشە بۆیە من حەزم کرد شتێک ئەو فەرمایشتانەی تۆ بەرەکەت یاشە کاکە میهران چی کەمان پێشکەشەکەی وڵا لە خزمەتانان قوربان ئەوەی شعرێکمان هەیە باعث وجودی جەمەحتا ماهی ئەوەتان پێشکەشەکەین انشاءالله لە خزمەتان يا الله 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 يا ربي صل على المصطفى صلوات وسلام رسول الله 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 يا ربي صل على
كرداي من لبو بها نفرت الله 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 يا ربي صل على المصطفى صلوات وسلام ورسول الله بلا مشيوته وفضلك يبس كردي من لبو بهان فريت اغماس كي جقت نابكاري من اغماس كي جقت نابكاري من جروسيائي بتكر داري من أكبر خيرنا دكتور نارسه يا شيخ خام فرمان إن شاء الله ولا وابزان زورنا تقريبا بيش خلك يك من ما زور باش من إتر بنراني عزيز لێرە دا بەم شێوەی تەواوی بەرگەکەمان لە بەرنامەی گوڵستان پێشکەش کردن ڕاستەوخۆ چینە لای دوعا و نزاکانی یا شێخ بە دوعاکان کۆتایی بە تەواوی بەرگەکانمانێنین إن شاء الله فەرموون یا شێخ يا خام فرمان يا ربي موصل بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين يا رب يا رب إخوايا قرآني في رزقك بهاري دلكان من آمين يا إله العالمين تشكي روناكي ناو آياتكاني قرآن تاريخيكاني دلو درون من روناكاتوا يا إله العالمين دامزراو مانك فيوسمان كبا قرآني في رزقك يا رب بذكر طاعتي خوتوا إله العالمين چێژ و بەخشەکانی بەرەکەتی ئەم قورئانە و زیکر و نوێژ و تاعەت یا ڕەبی پێمان بدە چونکە ئێمە بەرگەی زۆر ناگرین ئێمە عاجزین و کەمتر خەمیمان زۆرە ئێمە دەستەوسانیمان زۆرە یا ڕەب ئێمە هەژاری دەرگانەی تۆین ئیلاهە العالەمین لە دەرگای مەرحەمەت و میهرەبانی خۆتا دەرمان مەکە لەم دەرگای مەرحەمەت و میهرەبانیەی دەی ڕەمەزانی ئەوەڵ یا ڕەب بەشمان بدە لە ڕەحم و بەزەیەکەی خۆت عەفومان بکە و لێمان خۆش بە ئیلاهە العالەمین قۆناغ بە قۆناغی ئەم مانگە پیرۆزە بەر عەفوات و لێخۆشبوونی تۆ بکەوین لە مردوەکانمان خۆش بە لە دایک و باوکەکانمان خۆش بە لە برا و خوشکەکانمان خۆش بە لە خێزان و مناڵەکانمان خۆش بە لە کەسوکارمان خۆش بە بەرەکەتی ئەرز و ئاسمانمان بەسەرا بارێنە بارانی پڕ ڕەحمەتی خۆتمان بۆ بنێرە زیاتر ئیلاهە العالەمین ئەم بەرەکەتی ئاسمانەی ئەم ساڵ کە بۆت باراندین ئیلاهە العالەمین سوپاسی بێپایانی تۆکەین حەمد و ستایشی بێپایانی تۆکەین لەسەرەوەی کەوا وشکە ساڵی نەبوو هەموو جۆگە و ئاوەکان هەموو سەرچاوی ئاوەکان هەموو ڕووبار و کانیەکانت بوژاندەوە ئیلاهە العالەمین سپاس بۆ ئەم نیعمەتە گەورەت بۆ ئەو بەهارە جوانەی کێتە پێش لەم بەرهەمە جوانەی ئاسمانی پڕ ڕەحمەت و بەرەکەتی خۆت یا ڕەب یا ڕەبی خوای گیان بەرەکەتی ئەرز و ئاسمانمان لەسەر زیاتر بکە و بەڵاو موسیبەتەکانمان لەسەر لابرە شەڕ و فیتنەیە کە ئەم ناوچەی گرتووە ئیلاهە العالەمین لای ببە و ئەم هەوری غەزەب و تووڕەی و شەڕە یا ڕەب العالەمین نەهێڵی لە ناومانە ملتەکەمان وەکو میلەتی کوردی یا ڕەب العالەمین سەرفراز بکە و سەرکەوتوی بکە یا ڕەبی خوای گیان تەوفیقاتی خۆتمان بۆ بنێرە و دامەزراومان بکە ئەوانەی مناڵیان نیە مناڵی ساڵحیان پێ ببەخشە ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێرە ئەوانەی یا ڕەب العالەمین لە نەخۆشیەکی درێژخایەن ئاوفاتیان کردو ئیلاهە العالەمین یا کەریم و یا ئەڵڵاه و یا حەی و یا قەیوم پێشوازی فریشتەی مەرحەمەتی تۆ هەموو ئازار و ئەشکەنجەکانی دنیایان بیربەرێتەوە یا ڕەب یا ڕەبی خوایە بەهەشت و ڕەزامەندیەکەی تۆ هەموو ناڕەحەتیەکانی دنیایان بیربەرێتەوە یا ڕەبی خوای گیان ناز و
مرحمتك كتو ينويني لقل عبدكاني خوتا لبرزخ لقيامته همو بينازديكي دنيان بو بصريتوا يا ربي خوايا اواني مرافقتي نخوشا كانوا لقل نخوشا هاتو شو اكنوا ايبن بولاي دكتور ام لاولاي بي اكنوا سوزو مرحمة مهرباني لقلا انيوان يا ربي باداشتي وانا هيش كم نكاتو اجرو باداشتيان لقيامتها دسكويت لسر مرقا فريايان كويت وعاقبة خيريان بنصيب بك اله العالمين اواني تا استا ژیانی هاوسەرەتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە یا رب العالمین کەسی خراپ تووشی کچ و کوڕەکانمان مەکە یا رب العالمین ڕۆڵەی مسلمانان یا ئەرحەم الراحمین پارێزراو کە لە هەموو شەڕ و فیتنە و بەڵاو و مصیبەتێکی دنیا و ئاخرەت یا رب العالمین لاوەکانمان پارێزراو کە ئیلەه العالمین لە کوفر و لە نیفاق و لە خراپە و لە تاوان و لە تریاک و لە عارق و لە فەساد و لە خراپەکاری یا رب العالمین دامەزراومان کە و ئیمانی کامڵمان پێ ببەخشە و دامەزراومان کە و ئیمانێکی سلامتمان پێ ببەخشە و عاقبەت خێریمان پێ ببەخشە استیقامەت و دامەزراویەکمان پێ ببەخشە بمانگەێنێتە دەرگای بەهاشت یا رب بمانگەێنێتە ڕەزامەندی تۆ بمانگەێنێتە خۆشەویستی حەزرەتی ڕەسوول الله بمانگەێنێتە سەر ئاوی کەوسەر صلی الله عليه وسلم یا ربی خوای گیان لە هەموو ئەم برا ئازیز و خۆشەویستانە و لەم کەناڵە ئازیزە و لە هەموو شوێنێکە خێر بڵاوەکەنەوە یا رب العالمین لیان خۆش بە و تەوفیقیان بە و هیدایەتیان بە یا رب زیاتر هیدایەتمان بە و دڵمان ڕۆشن کەرەوە و برایەتی و محەبەت لە ناو میلەت و گەل و مسلمانانە زیاد بکە یا رب اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.